فەرمووی وعیفەة في طعمه، حەڵال خۆر بی لە کاتی تەنگانە تاقیکردنەوەکانە دەرەوکی حەڵال خۆرە. کاتی ئەم شتانە بەسەرمانە دێ، ناخۆشی و ناڕەحەتی و بەڵاکان بەسەرمانە دێ، بۆمان دەرئەکەوێت کەسانێکی حەڵال خۆرن، کەسانێکی شەیە حەرام خۆر بێویژدان ئەوەی بەڕاست بێ بەلایە ناڕوات. فەرشێکی تەڕ بووە لە بازارە 5,000 ناکە کارەساتێکی دروست کردو. ئەی بە ئینسان شخصیەتی هەبێ، حەڵال خۆر بێ، ڕاستگۆ بێ، قیمەتی نییە ماڵێک بە حەرام کۆ بکەیتەوە، بە سوێن و بە خەش و خیانەت و درۆ کۆی بکەیتەوە. ئینسان بێ ڕاستگۆ بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ، صحیح تەرغیبە، إنه لا يدخل الجنة لحم ودم نبت على سحت النار أولى به. نار واتە بەهەشتەوە، هەر خوێن و گۆشتێک، هەر گۆشت و خوێنێک بە حەرام گەورە بوو بێ، گەشەی کرد بێ، ناڕواتە بەهەشتەوە و جەهەنم قابیلی ئەوە، شایانی ئەوە. چوونە بەهەشت لە پێشتر نییە بۆ ئەو، چوونە جەهەنم بۆ ئەو لە پێشترە، چونکە بە حرام و غەش و خیانەت خۆی دەوڵەمەند کردووە. بۆیە تۆ ڕازگۆ بە، حەڵال خۆر بە، لە بازاڕە کەسابەتەکەی لەبەر خاتری شتێک درۆ مەکە، خیانەت مەکە، غەش مەکە، فێڵ مەکە لە بەرامبەر ئەو دەخەڵەتێنی، بەڵام لە ڕاستیە خۆت خەڵەتاندووە. چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، ئەو کەسەی فڕوفێڵ و غەش بکە بۆ ناو ئاگری دۆزەخە، کەواتە قوڕت بەسەر خۆتە، نەڵی غەشم لە فڵان کەس کرد خەڵەتانم، خۆت خەڵەتان، خۆت دۆڕاوی، خۆت بەرەو جەهەنم بردووە. کەواتە با ئینشاڵڵا حەڵال خۆر بین، ئەوەی حەرام بوو تەماحەتیایە نەبێ. خەڵکی حەرامی خوارد وەڵڵی بەزەی پیای بێتەوە، چونکە بەڕاستی بەرەو جەهەنم خۆی دەبات، قیمەتی نییە. لەبەر خاتری مناڵ وەک جومعی بێش و باسی مردنمان کرد، پێویست ناکە دووبارەکەینەوە، قیمەتی نییە، بەخوا هەمووی بەجێ دەهێڵی. ئەوەی بە حەرام کۆت کردوتەوە بیبەخشە، با نەمێنە لای تۆ، وەڵڵا دەبێتە بەڵایەک بۆ دنیا و قیامەتت، ئەبێتە هۆکارێک بۆ چوونە جەهەنمی تۆ، مەحروم بوونی تۆ لە بەهەشت. مەڵی فێڕم لە فڵان کەس کرد، بەخوا چاک هەڵم خەڵەتان، بەخوا خۆت هەڵە خەڵەتان، قوڕت کرد بەسەر خۆتە.